بێستانسور سەرەڕای ئەوەی گوندێکی دێرین و مێژوویە لە هەمان کاتدا ناوچەیەکی گەشتاریە و لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما سەردانیکردنی گەشتیار و بەتایبەت گەنجان بۆ ئەو ناوچەیە ڕوو لە زیادبوون دەکات، بەڵام خراپی ڕێگا و پیسبوونی ئاوی ناوچەکە نیگەرانی گەشتیارانی لێکەوتۆتەوە. لەڕێی ڕێگەوبانەوە ڕێگەوانێکی خراپمانەیە، خۆتان ئەیبین خۆتان ئێستا بینیتان هاتوون ڕێگەمان خراپە، لەڕێی خزمەکاریەکمان نەکریا بۆیرە قەوزێکی زۆری لێ ئاوەکەی بچووکرێ ڕووبەرەکەی بچووکرێتەوە. ئێستا خۆتان دەتوانن کامێرەکە بخەنە سەری ببینن کە ڕووبەری ئاوەکەی پێویستی بە خزمەتگایەکی زۆر هەیە لە ڕێی پاکردنەوە لە ڕێی دوکان بۆشت کڕێ. بەشێکی تری گەنجان سەردانی ئەم شوێنە دەکەن بۆ بەسەربردننی کاتەکانیان. لە ماوەی ڕابردوودا بەشێک لە داری ئەم ناوچەیە لە ناو براون بە سووتاندن و بڕینەوەی ئەمەش وای کردووە سیمای ناوچەکە تێک بدات. بۆ زانینی کێشەکان و پلانەکانی حکوومەت بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکە پەیام پەیوەندی بە بەڕێوەبەری ناحیە عربەتەوە کرد، بەڵام بە بیانووی پەیوەست نەبوونی ئەو بابەتە بەوانەوە ئامادە نەبوو قسە لەسەر ئەو بابەتە بکات. كل يومية وانا وصدقاني واخواني كل يومين نجينا احنا نجي من المخيم نجي هنا نسبح من عربات نجي هنا. لە مانگی ڕەمەزاندا ڕۆژانە سەردانی ئێرەمان کردووە و زۆر دڵخۆشین ئێمە لەگەڵ هاوڕێکانمان و براکانمان لە خێوەتگاکانی عربەت و باریکەوە دێین بۆ ئێرە. نرخی هاتوچۆش زۆر هەرزانە و گونجاوە، بە 1000 دینار دەمانهێن و دەمانبنەوە بۆ شوێنەکانی خۆمان، لەبەر ئەوەی لە هاوی ناگەرماوە کارە باش نییە خۆمان فێنکەینەوە زیاتر کارەبا ئەبرێت یەی لێرە کاتەکانمان بەسەرا بین. کەرتی گەشت و گوزاریەکێکە لە کەرتە گرنگەکان، بەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستا بە شێوەیەکی ئەوتۆ گرنگی بەم کەرتە نەدراوە، وەک بەشێک لەلایەنی پەیداکردنی سەرچاوەکانی داهاتی وڵات تەماشا ناکرێت. گوشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، گوندی بێستانسور سەر بە ناحیەی عربەت.